کورتپەروەری تایبەتمەندی و خویەکە بنەماڵەی بەگزادەی جوانڕۆ لەگەڵ شیر مشتویانە لە هەر جەیەک شۆڕشێکی کوردی سەری هەڵدابێ بە شێوەیەک هاوکاریان کردووە. سالار کوڕی حەمە ساڵەبەکی شمشێرە و بەهۆی باوک و مام و خزم و کەسەکانیەوە هەر زۆر بە منداڵی تێکەڵی شۆڕش بوو و تا دوایین ساتەکانی ئەم شۆڕشە بەردەوام بووە لە هەوڵ و خەبات لە پێناوی کوردستاندا. من ناوم سالارە 1330 لەدایی بووم لە منتقەی دێسوورە ئێمە ژیانمان عەشایری بوو. حکومەتی شاهینشاهی بەهێز و بە قووەتی و هات بۆ منتقەی جوانڕۆ. منتقەی جوانڕۆ داگیر بە ئەو وەختی عەشایری جوانڕۆ بەرعەلەری وێسیان ناچار بووین ڕۆین بۆ عێراق. ڕۆین بە عەشرەتەوە گشتی تایفەی جوانڕۆ و فامیل و قەوم و ئەخرەبا ئەوەی گشتمان وەها کەوتین ڕۆین بۆ عێراق. تەمەنم لە دەوری 7 ساڵی و ئاوا بووم لە منتقەی تاوگۆزیە. ئەو وەختی باوکم تەکی پێشمەرگا مبارزەیە کرد بەرەو نوختەکانە ڕێی، منیش تەکی ئەڕۆیشتم ئەو وەختی ئەوان ئەڕۆیکە ناو نوختە حەساسەکانەوە لێ منیان لە دواوە جێڵە لە نوختەیەکە کە شتێ پێشنێ کە من مدەت مقداری سنحم ڕۆیەبان ئەو وەختی ئەڕۆین هەتا ئەو شوێنەی کە دەرگیریە بوو لەو شوێنانە کە شەڕە بوو تەکی باوکمان مەرحومی باوکمان بووین لە مثلا منتقەی هەڵەبجە، منتقەی باوە کۆچەک، منتقەی عەبابەیلێ دعوەتی خەڵکیان کرد بۆ مبارزە لە کول دێبەدێ ئەگەڕیان مثلا بانیانە کرد خەڵکیان ئێمە بێ حکمی خۆمان دابین بکەین لەسەر حکمی خۆمان حرەکەت بکەین. خەڵکیش قبولیە کرد، خەڵکی مبارزەیە کرد، خەڵکی مثلا هامکاری ئەو پێشمەرگانە بوون کە تازە دابین بوون لە ئەوڵۆ پێشمەرگە وەهای نەبوو حقوق و مافێکی وەدەسۆ نەبوو بەژێ یا ژیانێکی بیا حقوقی خیبێ فقط بە دەستی خاڵی بە ئەسلاحەیەکی سووک بەو شێوە حرەکەتیانە کرد لە دەقی حکوومەتی بەخسا شەڕیانە کرد. بنەماڵەی حەمە ساڵحبەگ بە گیان و دڵ تێکەڵ بە شۆڕشی ئەیلول بوون و لەبەر پلەپایی کۆمەڵایەتیشیان خەڵکێکی زۆر ڕوویان لە شۆڕش کرد. ئەم ماڵباتە چەندین شەهیدیشیان پێشکەش بەگەل و نیشتیمان کرد و لەم ڕێبازەدا تووشی گەلێک مەینەت و ئازار بوون. ئێمە ئەسڵی هینمان لە مەسەڵە خانەوەدەگیمان خۆی مستەقری منتقەی نەوڕۆڵی بووین. لە منتقەی نەوڕۆڵیە لەوێ هەم پێشمەرگەیمانە کرد، بعدم پێشمەرگەیش کشاوەردین مەشغوڵی کشاوەردشتی وایش بووین، چونکو لە حسابی پێشمەرگەیە حقوق و دەراهینێکی وای نەبوو. پێشمەرگە ئەوە خەڵک لەسەر خۆی لەسەر سینەی خۆی پێشمەرگە بوو، لەسەر سینەی خۆی مەسەلا مبارزەیە کرد. لە بینی باوەکەشک و بامۆکە لەوێ ئینێ ڕوویدا شەڕە ڕوویدا لە شەڕەکە زۆر عەسکەریش دەستی تیا و جاش دەستی تیا و ئەوان لە منتقەی بامۆکە بوون. لە منتقەی بامۆکە من لێ باوکم بریندار بوو. ئەوانەی کە تەکی پێشمەرگا بوون ئەساسی هیچ تەداویان هەڵگرت و ئەوانە هاتن تەداویەکیانە کرد تەداوی بە مدەتی توولانی خولاسە ئەو بریندارەی لێ پیر کرد و بە مدەتی چەند 1-2 ساڵ تقریباً 3 ساڵ ئاوا ماوە بعد دوایەوە فەوتی کرد. ئێمە بزمان لە عەبابەیلێتر لە عەبابەیلێ لێ دفنمان کرد. ئەم ڕسمی برایەکی گەورەمەە مستەفا بە کاک مستەفا هەر لە ئەوڵی شۆڕش و بەشداری کرد، یعنی هەتا شۆڕش بە نوختەی هینگەی بە نوختەی دامرزاندن گەی ئەو وەختی ئەو لە شۆڕشە تەکی باوکمە حرەکەتێکە و لە شۆڕشی ئەیلولا بەشدار بوو. لە تەمەنی مناڵیمانە بوو سەیری ئەمانمانە کرد چۆن مبارزەیەکەن لە تەکەی ئەو شۆڕشە. وەختی ئەمە سوئالمان لێ کرد ئەمە خەریکی چین بۆچی ئایانوە دێمە ئەمە شۆڕشێکی مەزنە، ئەم شۆڕشە مەزنە دەستی پێ کردووە ئەمانەیە مافی خۆمان بەدەست بێرین.
الو احوال باشی شور من علاقان چون باشن هاتون وان لوي باشه ان شاء الله اگر وقت ما کرد سرتان لین و تین ولادان تین دیدارتان ان شاء الله. تۆی لە من ون کرد و منی لە تۆ دوور ئەو بستۆکەی دوژمن ناوی نا سنوور. کۆچی بە بنەماڵە بۆ هۆی ئەوەی چەند کەسێک لە بنەماڵی حەمە ساڵح بەگ لە بەشی باشووری وڵات بمێنەوە و لێرە ژیان پێکەوە بنێن. ئەگەرچی ئەمە دابڕانە لە خزم و کەس و کار، بەڵام زۆر جاران بە سەردان دەچنەوە ڕۆژهەڵات و ئەگەر سەردانێکی کورتیش بێ تاسەی دیدار دەشتێنن. پیرۆز و خاوەر دوو کچی حەمە ساڵح بەگ و خوشکی سالارن کە ئێستا دانیشتووی باشوورن. والله ئەم مناڵ و هەر لە تەکی باوکم هەڵگە تازە چەکی ئەتوانی هەڵگریە و لە تەکی ئاوێ هەڕینەوە ئەوینەوە پێشمەرگەی ئەیلولیان پێوە دەوەختە. مەرحومی باوکم فەقیرە کەم مەکەوتە ماڵە لە شەڕا و سالاری مناڵ و بەسە جوانایی وریێلی خۆیە هەر خەفەتمان و تەقەیەکەوەمان و پێوەون تەقەیە بووایە ئێتە تا خەبەرمان نەزانی وەخت و دیق بکەین هەتا ئەو ساکە ئەم بایلوینی چەند نەبوو تا دەدی ئیساتە خەڵی ئەتاکو یەکێک بدۆدیات و قاغەزێک بناتایە خەبەری بزانیایە ئیتر وەخت و دیق بکەی لە خەفەتانە دەردی ئیسانە و بایل بێ ئازا گۆش خەبەر بزانی. نەبیرمێ کاتی شۆڕەشەوانە چوینەتە پسقلاوانە و تر باوکم پێش بوو بە پێشمەرگە ئەو کاتە تا منتیقەی هەڵەبجە و ئەبابەیلی و شارە زور و ئەو ناوە پێشمەرگە بوونانی لەو کاتە باوکم فەرماندە بووە کە کاکسالار ئەچوویەلی باوکمە جاری وا بوو بە دوو مانگ بە ساڵ نەئەگەڕیانەوە ینی وا جاری وا بوو ئیتر هیچ خەبەریشمان نەزانین. ئەرە وەڵڵا ئیتر دائیمە کاکسالار لێلی باوکما بوو باوکیشم ئیتر زوو خەبەری بۆ ئێمە نارکە ئێمە ساق و سەلامەتین و باشین و هیچ خەفەتی ئێمە مەخۆن و ئێمە هیچ هینێکمان نییە ناڕەحەتێکمان نییە. باوکم هیوایەتی ئەوە بوو کە کوردە ڕزگار بێ لە هەر شوێنێ بێ یان لە عێراق یان لە ئێران ئیتر ئەوەی نەگەرە بوو یان مەعاشێکی زۆری بێ یان دەوڵەمەند بێ ئوستانە بەس ئەوەی ئەوێت کە لە هەر کوێ بێ کوردە ڕزگار بێت یان عێراق یا ئێران فەرقینەوە ئەو ئیتر خۆشەویست بوو لای هەموو کەسێکیش باوکم زۆر دڵسۆزانە ئیشێ کرد و وەختێ بارمان کردە من مناڵوگم ئەوەدانێکی وا منەوگە بزانم چۆنەوە ئەو لە مناڵوین بۆ لای قاتروشتمان وەخێوە کرد ئەمان لەمان بەستو بەڵام ئەومانەوە لە بیرا وەختێ تەقەیە و گشتی ناڕەحات و نگەران و تا خەوەرەکەیان بۆ هەوڵدو پێشمەرگە هاتن پێشمەرگەکان قەیخادێ تەوزەیەکردن و ماڵەکانە هەر پێشمەرگەیەکێدا هەردوو پێشمەرگەیەکێدا ماڵێ شەولێن نان و چاویشێت پێدا لە ماڵی مەردمە نانیانە خوارد و ئەڕین سەریانە کرد تەجی دەوڵەتە تەجی حکوومەتی باسە چەندها شەهیدی داگەی هەر حەسێ و ناکرێت لە شەهیدی کوردە بڕۆ هەر لە هەر ماڵێ پرسە نییە شەهیدی نەدایی نییە دوو سێ و لێ نەکوژایە سیسە تەماشای مردم کە تەماشای بەدبەختی و بیرەوەری ئەم کوردە بکە. ئەم خوێنی هێمە لە پێناوی ئەو خاکا و نەتەوەی کورسان بە مافی خۆی بگا نەتەوەی کورسان بە و حەقی خۆی بگا نەتەوەی کورسان مەسەلە ئێمە دابینی ئەو حەقەمان کردو بۆیە چەکمان لەسەر شانماندانەوە ئێمە هەر لە تەکی ئەو برا پێشمەرگانە هەمیشە مبارزە لەسەر حەق بوو
حق بوو ئەوم باسە کریا مەسەلە باسی سیاسیە کرا ئێمە بۆچی ئەم چەکەمان هەڵگرتووە لە پێناوی چیە هەڵمان گرتووە ئەوانەی کە دژمنی کوردستان بوون ڕەحمیان نەبوو بە هیچ نوعی مەسەلە ئێمە ئەڕۆین دەقیمەن مانگ 50 شەو 45 شەو ئێمە لە مەقڕ ئاماین و دوای 45 شەو ئەوانە ئەگەڕێنەوە 10 شەو لە ماڵە دانیشتێنەوە ئێمە پێشمەرگەین لە نقطە لە مەقڕە دانیشتن لە مەقڕێت بۆ محافظەی منطقە بەڵام مناڵەکەی مەش نەخۆش کەوت و کەسێک نەیتوانین بە دکتۆری بگەین و مدەتی ماوەیە ماوە لە هەر لەو نەخۆشیە فەوتی کرد و ئیتر مناڵەکە فەوتی کرد مەش ڕۆیمەوە حتا ئەو نەگەیمەوە نزیکی ئاوەگی وتی کابرایەک فامیلمان بوو لێ وتی زانیوتە وتم ناوتی چی وتی کوڕەکەتان نەخۆشیەکی وای کرد توانە نەبوو بێن بۆ شار و فەوتی کرد ئەسەن من وەختی ڕۆیمە بەرەو ماڵ گەرەک و مناڵ بگرم ئاوەشی خۆم چی مناڵت جوابیاندا هەر لە پشتیاوەگی و کابرایەکی من وتی شتێکی وا بوو. سالار شمشێری ساڵی 1968 لە ناوچەی نەورۆڵی کە شوێنی ژیانی پێشووتریان بووە لەگەڵ تو بافەرەج یەکتر دەناسن و ژیانی هاوسەری پێک دێنن. هاوسەرەکەشی کچی بنەماڵەیەکی شۆڕژێڕ و کورتپەروەرە بۆیە ژیان لەگەڵ سالاری پێشمەرگەیی هەڵبژاردووە. تووبەخان لە درێژەی ساڵانی شۆڕش و ژیانی پێشمەرگایەتیدا سەخڵەت و نەهامەتی زۆری دیوە، بەڵام بە بڕوای پتە و بە کوردایەتی و ئاواتی بە مرازگەیشتنی گەلەکەی هەرگیز هەستی بە ماندووی نەکردووە و لە پاڵپشتیکردنی هاوسەر و براکانی کۆڵی نەداوە. وەڵا ژیانمان ئەو ژیانە نەوبێژی ژیانە ئەو ژیانە نەو دێرەمان لێ هاتن ئیتر کاسپیانەوە کاسپینە و کاڵ حەمە سابەگو ئیتر ئەم کوردایەتیشە هەڵسا ئەم کرداتە هەڵسایتە بۆ پێشمەرگە مانی ئەوەڵی بەخوا 3 دیناریانەدا دوای بەرەبەرە بووە 5 دینار دوای ئیتر چەند مدەتێکی پێچی ئەمیش بووە پێشمەرگە ئەمیش بووە پێشمەرگە باوکی فەوتی کرد بەلە باوکیش هەر پێشمەرگە و ئەیود لێل خۆشە هەر پێشمەرگە و تر دوای باوکی فەوتی کرد هین هاو جێشی نوری سعید جە نوری سعید وەکو گەورەی ئەیراوە جێشی لە سەیسای قۆهاون باوەژنەکەی وتی تێ بڕین بۆ منتیقەی لاودان ڕین بۆ منتیقە کوڕەکەی من نەخۆشکە و بەخۆ نەخۆشکە و هاوتمانەوە بۆ ئەو دێخۆمانە ئیتر ئەم پێشمەرگە و بەخۆم ئەمری خۆشی کرد ئەم دوای 2 مانگ هاتووە زانی کوڕەکە فەوتی کرد ئیتر دوای ئەوە مەکینەیەکی هاور هین ئەو ڕەحیم لاورانی پێێژن وەکسێ ئانەی بەتالوێن زاوامان شووی ئەو خاوەرەک زاوامان وتی تێ بڕۆین زالات پێشمەرگەی و تەوێ ئەمش لێرانەیە نەکە ئەم بەعسی و مەعسی بێناوەگی و ئەزیەتان بکەن هەر ماڵی باوەژنەکەیشی پێچاوە و هێمەشی پێچاو کوداتی ئەو وەختە فرە خۆش و خەڵک حەزیە کرد بەسەر ئەمە ئێقا یادێکێکی وە دڵێ ئێقاتی وەیەک ڕازیە یانەژە وەختەوە مەلام سەفا ڕازی وین ڕاستی خۆشنی ئیتر لەوەدا باوکی نەما وەڵای تە ئەم پێشمەرگەی تەواوە کە توە 2 مانگ نەیە هاتووە 3 مانگ نەیە هاتووە. زمانیشە باوکم و باوەمەوان خەڵسان ڕین بۆ عێراق و کۆچیان کرد بۆ عێراق لە عێراقا لەبەری زۆڵم و زۆری ڕژیمی بەعەس ئەو نە پێشمەرگە داوای مافی خۆیانیان کردووە کە ڕژیمی بەعەس پێی نەیاون بەرعەلەی ڕژیمی بەعەس هەڵساگنەوە و تەکی بەعەسە شەڕیان کردگە و ئەمە جێی ئفتخارە بۆ ئێمە کە باوام و باوکم پێشمەرگە بوون جێی شانازیە بۆمان.
ئەو وەختە کرد باوکمەوان پێشمەرگەبوون من هیچێکم نییە لە بیراون لەو زەمانە نەبووم 4 ساڵ دوای شۆڕش بە دنیا هاتکم وەلێ تا ئەو جێگە بزانم ئیساتر کامڵەن ئەزانین کە چیان کردەوە و چی وگن بۆ مردم تۆ لە هەر منتەقەیەکە تەماشا بکەی ئەگەر زۆر بوێ کەسێ هەڵنەسێتەوە منتەقە کە هەر ناوێتە منتەقە ئەو کە ژیانی تیان ناکرێ ئەوانیشەوە ئەو زەمانە هەڵساگن و ژیانی خۆیان خستکەسە خەتەر حتمما جیاوازیەکیان هەستێکی باقی مردمە ئەگەر حتا ئەگەر ئەم زمانێکە ئەم ناوێکیان نەمێنێت ئەو ڕێگەیانە هەر هەست و بۆ ئایندەش هەر هەست جێدەستیان هەست ئیسا من شانازەیەکەم وەختە ئەکسەکان من هەمیشە تەماشای ئەکسەکانم کردێ ئەکسی بوو گە باوکم ئەلبەتە کەمی بوو یەک دوانێکی هەست تەماشای ئەکسەکان ئەکرد خۆشمە هات لەو لباسا و وەو جۆرە چاوم پێکەوت هەرچەند خۆیچم نەمبیناوە ئەو زەمانە شانازی پێ بکەم باوکێکی گەورە وگە بۆ ئێمە هەشت ساڵە نیاومان ئەم باخە پێش باخی گوێز وەختی لە ناو گوێزەکانە شێڵانە هەست و تو هەست و هەڵوژە هەیە و هەرمێتیایە و هەرمیەکان لە بەهارۆمانە ئیسفادەی لێکەین گوێزەکانی لە فەسڵی پاییزا ئیسفادەی لێ وعەلەیکم سەلام بەخێر باشن والله ژیان ئەو کاتە ژیانێکی سەخت و چون پێشمەرگە هیچ شتێکردنەوە بتوانێت ئیسفادەی لێ بکە هەتا نانی وشکێکی گیر نێ هات بازێ مەوقە من لە یادمە جارجارە چوم سەری مەرخەمی سەردانی مەرخەمی کاک فەریدون جوانڕۆیمە کرد ئەو شتێک کە ئەوە ئەم بینا و کاتە من هیچ مۆقع ناتوانم ئێستا ئەو شتانە ئەو بژیەوەی ژیانی ئەو سەردەمەی ئەو تیا ئەژیا من کە ئێستا هەرچی خۆم فکرەکەمەوە کە چۆن ژیاوە یعنی وەبانی خاکەوە خەوتن شەو لە جێری ئەو بۆمباران و شەڕکردنی حکوومەتی بەعسا ئەمان هات تا هەواپەیما هات جارجار بۆمباران یەکردن هەلیکۆپتەرە هات یعنی ئەو توانە ئەوان بوویان لەو کاتە واقعێنە سینێکی پۆڵایان بوو لە بەرابەری ئەو حکوومەتە درڕندەوە کە منتیقەی تەواو لە بین بردو منتیقەی کوردستانی باشووری تەواو وێران کردو ئیلانیان کردگە بێ بڕۆن بۆ منتیقەی حاجی هۆمەران یە چەند شەوێ لە منتیقامان و دوای لە حاجی هۆمەرانە ئەو وەختی هینیاندا ئازامی نوریاندا نیرو گێڵا منتیقە بۆ منتیقەی هەودیان ئەوە نەمانزانی زۆری پێنەچوو چمەزە حکوومەتی بەحس لە ناو کەژەکۆ دەستی کردو بە جادەی لێدا جادەکەی جادە هێمە ئاگامان لێ نەبوو کچە جادەی گایاندوە سەری دەشتی هەودیان لە دەشتی هەودیان ئەوە نەمانزانی عەسکەرێت کەوتە ناو بە دەبابە و بۆ عەسکەریەوە هاتە پشتی ئێمە ئێمە پشتی شاخەکەی گرت ئێمە لە پشتی شاخەکە ناچار بووین دابەزین کردمان ئەم بەرۆ حکوومەت باز هەجومی کە بەرەوە ئێمە پێشمەرگەی قارەمان لێیاندان چەنەها جەنازەیان لێ تەقریبەن چەنەها کەڵەشکۆڤ و ئەسلاحە لێ بەدەستی پێشمەرگەکە و ئەو شکاوە بەرودوا گەڕیا خلاصە مقدار عەسکەر و شت کوژا و هێواشەیتر ئێمە حکمی ئەوەیاندا کە منتیقەیەن بکەین منتیقە لە منتیقا بگەڕێنەوە مەسەلەن نیروی عەزای جەمعی پێشمەرگە برا پێشمەرگانیتر هەر لەو پێشمەرگانی خۆمان بێتە جێمان و ئێمە بێن و پشتی جەبە تقریبەن نزیک 4 تا 5 شەهیدمان لێ ئێمە شەهیدماندا یەک دوو برینداری سوکمان و ئێمە لێ ئەوە لە ئاخر نقطە ئێمە هاتین و منتیقەی گڵاڵەوە حاجی هۆمەران و لە گڵاڵی حاجی هۆمەران و هاتین و بۆ منتیقەی خۆمان بۆ منتیقەی تەوێڵە و بیارە و ئەبابێ لێ و مستەقر بووین لە مەقەڕەکانی خۆمانە لێ ماینەوە بادن لە ماینەوە تقریبا ئیلا چەند مانگە تولی کێشا لە ئەم حدودی ئەم چەند مانگە هینیان کرد لە چەند ڕۆژێکە ئەیلانیان کەوتیانە قاچی پێشمەرگەی ئەوەی کە مەقڕاتیان هەیە بیگوازێتەوە بێ بۆ منتیقەی تەوێڵە و بیارە لە پاش نسکۆی شۆڕش و ناچاربوونیان بۆ گەڕانەوە بەرەو ئێران لە ئۆردوگای سەریاس نیشتەجێ دەبن و دوای ماوەیەک ڕادەگوێزرێن بۆ پارس ئابادی مۆخان و لەوێ دەمێننەوە تا سەرکەوتنی شۆڕشی گەلانی ئێران دوای ئەوە
دەگەڕێنەوە ناوچەکەی خۆیان و لە گوندی تازاوە دەگیرسێنەوە. ئەم ڕسمە ڕسمی فەرەیدون بەوێتێکی مەرحومی فەرەیدون بەوێتێکی خانەوەدەیە لە منتیقەی خوڕماڵ لەوێ گیریا و فەرەیدون بە مەبارزێکی شۆڕش بوو لە شۆڕشە دەنگ و باسی لە هەموو نقطەیەکە داکەوتو. ئەمەش مەرحومی باوکمە لێرە تەکی مەرحومی عەزیز بە ڕسمیان گرتووە لە منتیقەی خوڕماڵە. مەرحومی باوکم لە ناوی پێشمەرگە بەناودار بوو. مەرحومی مامۆ عەزیزم هەر لەوێ ئەوش هەر ناودار بوو لە ناو پێشمەرگانە لە ناو منتیقە خەڵکی ناسرای منتیقەکە بوون لە ناو منتیقە پێشمەرگە بوون لەوێ لە پێشمەرگەیە لێ ئەم ڕسمانیان گرتووە. ئەمیشە مەرحومی مسافابای برامە ئەوش هەر لێ وەختی ئەیلول لەوێ ڕسمی گرتووە لە منتیقەی خوڕماڵە. ئەمە مستەفا قڕەقڵاییە پێشمەرگە بوو ئەویشە حەمە بارمەکە و ئەوش خۆمم ڕسمی خۆمە وەیەکۆ پێشمەرگە لە مبارزەی پێشمەرگا وەیەک بوو. حەمە بارمەکە پێشمەرگەیەک بووە تا لە جەبهە چاوێکی لە دەستدا. ئێمە ئەبیری نیسە جوانی شتێ بۆی دەستاوە یعنی ئەو شتە بۆ جوانی دەستاوە نەیبینیوە. ئێستا لەسەر سفرەیەکی ڕازاوە دانیشتووە لە خوێنی کوردستانات لەسەر ئەو بەردانە ڕژاوە خوێنی ئەو کوردستانە لە بنی ئەو شاخانە ڕژاوە. ئێمە لە مبارزەی پارێزنی خاکمانە بووین لە مبارزەی پارێزنی ملەتمانە بووین چونکو ئەوانەیە کە دوژمنی کوردستان بوون ڕەحمیان نەبوو بە هیچ نوعێ. ئەبێ ئەو جوانانەی کە تاریخ بخوێنەوە لەسەر تاریخ حرەکەت بکەن لەسەر ئەو خوێنی پێشمەرگە شەهیدانە ئیدامەی مبارزەی خۆیان بزەن لە کوردستانە تا بمێنێنەوە.